لابردنی سیستمی نیوە موچە گۆڕانکاری لەسەر نرخی زەوی و خانووی هەڵەبجە دروست کردووە. نووسینگەکانی کڕین و فرۆشتنی زەوی ئاماژە بەوەکەن باشتربوونی دۆخی ئابووری هاوڵاتیان هۆکارێکە کە گۆڕانکاری لە بەرزبوونەوەی نرخی زەوی نیشتەجێبوون دروست کردووە بە شێوازێک لە 20 و لە هەندێک ناوچەش لە 150 نرخ بەرزبوونەوەی بە خۆیەوە بینیوە. بەو نەمانی پاشەکەوتی موچە ڕێژەی زەوی لە هەڵەبجە سەرکەوتووە لە هەندێک شوێن لە ساواسی لە هەندێک شوێن لە ساواچ لە هەندێک شوێن لە 150 سەرکەوتووە. خانوو کەم سەرکەوتووە بەڵام خەڵک ئەمەلی هەیە کە ژیان بەرەو خۆشیڕۆ ئەمن و ئاسایشە و ڕێژەی زەوی سەرکەوتووە. هەندێک ئەرزێ 150 ڕقی کردو ئێستا لە سیاری لە 2 دەفتەرە. پێش شەنگمانیە لەمەوە پێش بازار وەسابوو نەبوو لەگەڵ ئالانکردنی موچەکە و دانی موچە و مەعاش بە خەڵکی و فەرمانبەران بازار گۆڕانکاری زۆری بەسەرا هات. بە بڕوای ئابووری ناسێکیش لابردنی سیستەمی نیوە موچە کاریگەری خۆی لە سەر بازار و خواستی تاکەکان داناوە. دوای نەمانی سێمی پاشەکەوتە گەڕانەوەی سیستەمە کۆنەکە جۆرێک لە جۆرەکان داهاتی نەختێنی تا کەس بەرزبێتەوە. ئەمە ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر خواستی کەسەکان ئەچێتە بازارەوە بێگومان لەمەشەوەی بەرزبوونەوەی نرخەکان بە تایبەتی نرخی ئەو شمەک و خزمەتگوزارانی کە چەند ساڵی ڕابردووە نەتوانەوە بکرێتەوە. تێبینیەکەین لەبەرەوەی ئێمە بازارەکەمان بازارێکی ئازادە زۆربەی کەلو پەلەکانمان لە دەرەوە هاوردەکەین بەڵام ئەوەی کەوا زۆر گرنگە جۆرێک لە جۆرەکان نرخ بەرزبێتەوە بە تایبەتی نرخی خانوبەرە لەناو ئەویش نرخی زەوی چونکە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتیان متەفائلن بە وەزعەکات جۆرێک لە جۆرەکان تێبینیەکەن سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و هەموو لایەنەکان باسی ئەوەکەن کە قەیرانەکە کۆتایی هات تێپەڕی ئینشەڵا قەیرانە دووبارە نابێتەوە جارێکی کە ناچینە ئەو قۆناغە سەختەوە لەبەرەوە هاوڵاتیان متەفائلن جۆرێک لە جۆرەکان پێشبینی ئەوەکەن کەوا لە ئایندا وەزع ئابوووریەکە باش بێت کاریگەری ڕاستەوخۆیە. بەردەوام دابەشکردنی موچە بەم سیستمە نوێیە کە لابردنی پاشەکەوتنی موچەیە جیاواز لەوەی کاریگەری لە سەر بەرزبوونەوەی نرخی زەوی و خانوو داناوە هەمان کات هۆکارێکە بۆ باشتربوونی دۆخی ئابووری هاوڵاتیان وەگەڕانەوەی خۆشگوزەرانی بۆیان هاوڵاتیانیش لەم کاتەدا دەست دەکەن بە پڕکردنەوەی ئەو پێداویستیانەی ژیانیان کە بە درێژایی چەند ساڵێکە نەیانتوانیوە پڕی بکەنەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.